دوای 6 ساڵ لە دابڕاستە لە نوێ لە تارانی پایتەختی ئێران گروپی موزیکی کامکاران کۆنسێرتێکیان ساز کرد. کۆنسێرتەکە بە شێوازی ئۆرکێسترا بەڕێوە چوو. ئۆرکێستراکە بە بەشداری چل ژەنیار و چواردە بەرهەمی کوردی و فارسی پێشکەشکران. بڕیاریشە لە 18 ئەم مانگەدا ئەم کۆنسێرتە دووبارە پێشکەش بکرێتەوە. ئاگری زیندوو ئەم بشە خۆی بوو بە ئەنرژیک کە ئەواکازانن ئەم بنەماڵە ساڵگەر پێش ئالبومی وایان بوو و ڕێزگردن یادوایی لە مامۆستا عەلی مەردان بەناو ئاگری زیندوو. ئاگری زیندوو خۆی ئەم وشە بوو بە هۆی ئەوە کە خۆ فکرگیرە بیرە بڕواگەری بێتە مشکم و بێتە زێنم هەوڵ بەم جارێکی تر بەشێکی تر لە موسیقای کوردی بە شێوازێکی تر لێک تاکەم گرۆ بە شێواز ئۆرکستراڵ دوارە بیتێنە سەر ئیجرای لایڤ. و بەڕاست تەجروبەیەک زۆر باش بوو بۆ من کە لەگەڵ ئۆرکسترێکە ئابۆ جۆرە ئێمە بتوانین ئەم کارە کوردیگەلە ئیجراکەین و بۆ من مایە شانازیەک لەگەڵ مامۆساگەل کامکارە بمەوە. ئەوە بۆ من یەک مەدرسەیەکی گەورەیە کە ڕۆژ بە ڕۆژ لێیان فێرە بین و ڕۆژ بە ڕۆژ ئێمە لەگەڵ خۆیانە گەوراکەن و ئەتوانین لیان کەڵک وەربگرین. وەڵام ماشەڵڵا زۆر باش، ماشەڵڵا زۆر باش. ئیشەڵڵا لە هەفتەکە داهاتوویشا دووبارە کۆنسرتمان هەیە. ئیشەڵڵا تووڕێ کۆنسرتەکانی شەگەڕێتەوە بۆ تەواوی کوردەواری.